دوای ونبوونی بۆ ماوەی زیاتر لە 15 ڕۆژ و چاوەڕوانی دایکی لە بری ڕێباز لە نێو بەتانیەکدا تەرمەکەیان بۆ هێنایەوە پێش دەرگا. دایک و باوکی کە هەمیشە بە قسە و جوڵەخۆشەکانی کوڕەکەیان ڕاهاتە بوون بە پێکەنین و دەم بە خەندە دەربکەون، ئەمڕۆ لە ڕوخساریاندا ئەواگرەی ناخیان بە گریان دەردەبڕن. ڕێباز ڕەسوڵ کە لە دایکبووی 1997 و دەروون ناتەواو بوو، تەرمەکەی لە چۆڵەوانیەکدا بە شێواوی دۆزرایەوە کە ڕۆژ و دوو ڕۆژ بزرە بوو دوای ئاهاتەوە. چاوەڕێ ئەوە بوون کە بگەڕێتەوە لەم زیادی کردوردەوەدا زانیمان کە دەرچوونەکەی تەبیعی نیە. پێچێ ئەو پۆلیسانی کە لە دەورەی ئەو شەریکەیەن ئەوان بینی بیان ئەوان تەلەفۆنیان کردووە کە بەو جەنازەیەک لەوێت چون تەماشامان کرد خۆیەتی و هێنامانەوە. دەچینە ئەو شوێنەی تەرمەکەی لێ فرێدرا بوو. ناوچەیەکی نەوتیە و هێزی ئەمنی دەیپارێزیە، لە شوێنی نیشتەجێبوون و نزیکە، بەڵام پۆلیسی نەوت پاسەوانن لەم ناوچەیە و هەروانیش تەرمەکەیان بینیوە. هێشتا جلوبەرگی ڕێباز لێرە هەرماوە. دروست شوێنی دۆزینەوەی تەرمەکەی ڕێباز دەکەوێتە پشتی ئەمەوە تا ژێرم بۆڕیانە. باگوتەی هێزە ئەمنیەکان و شایەت حاڵەکان ئێرە شوێنێکی ئارامە، بۆیە گومان دەکرێت ئێرەکە لە شەقامی بازنەی کەرکۆ نزیکە هەر لەوێ ژیانی لەدەستدا بێت، بەڵام لەلایەن سەگ و ئاژەڵی بەرەڵاوە بەڕاکێشان هێنراوەتە ئێرە و هەر لێرەش تەرمەکەی شێوێنراوە. لەسەر ئەو دەنگۆیانەی بڵاو بوویەوە سەبارەت بە دەرهێنانی گورچیلەکانی ڕێباز و کوشتنی، پۆلیس ڕوونکردنەوەیشی بڵاو کردەوە و ڕەتی کردەوە. بەپێی راپۆرتی پزیشکی دادی کەرکووک بۆیان دەرکەوتووە ڕێباز گیانی لەدەستداوە و تەرمەکەشی لە شوێنێکی دوورە دەستدا بووە، هەر بۆیە لەلایەن ئاژەڵەوە شێوێنراوە. ليس لبيع الكلية، البيع الكلية تكون بشكل أصولي وفق مراكز. فرۆشتنی گورچیلە نییە، چونکە فرۆشتنی گورچیلە بە شێوەیەکی ڕێکوپێک دەکرێت و بنکەی نێودەوڵەتی پێشکەوتوی هەیە. سەرکاری تایبەتمەندی دەوێت، پزیشکی پسپۆڕی دەوێت. ئەوەی دەستمان کەوتووە گەیشتونەتە ئەوەی کەسەکە وابزانم کێشەی دەرونی هەبووە، ماوەیەکی زۆر بە پێڕۆیشتووە، هۆشی نەماوە و وش بووەتەوە، ئاژەڵی دڕندە پەلاماری داوە. زۆربەی کات بە جلی کوردیەوە دەردەکەوت. ڕێباز گەرچی مرۆڤێکی دەروون ناتەواو بوو، بەڵام زیانی بۆ هیچ کەس نەبوو. لە کەرکووک ناوێکی دیارە و خەڵک خۆشیان دەویست و هاوکاریان دەکرد. ئێستاش دوای کۆچی دوایی تۆڕە کۆمەڵایەتەکان پڕ بووە لە وێنەکانی لەگەڵ هاونیشتمانیان. سەبووری دڵی کەس و کارەکەی بەعام بدات ئینشاءالله. هەردی محەممەد ڕوودا و کەرکووک.